سڵاو لەبێم کاتەوە باش سەبارەت بە گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا چی هەیە لە ئارادا بۆ چارەسەرین کێشەی موچە هەموو مانگێک باس لە چارەسەرکردن دەکرێت بەڵام ئەوە نزیکەی 6 ڕۆژە هێزەمنەکان موچیان وەرنەگرتووە. خۆتان ئەگادارن ئەمڕۆ لە پەرلەمان چی ڕوویداوە هەنگاوێکی مهمە بۆ چەسپاندنی ئەو ڕێککەوتنانەی کە هەبوورە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فێدرالی و پێم وایە ئێستا هیچ مبەڕێک نەماوە لە بەردەم پێدانی موچە لە کاتی خۆی وەکو هەموو فەرمانبەرەکان و هەموو موشەخۆرەکانی عێراق بۆیە من گەشتبینم لەوەی کێشەی موچە و کێشەی بودجەی هەرێمی کوردستان بەرەو چارەسەر ڕوا. حکوومەتی فیدراڵی هەیە بوو لە هەرێمی کوردستان ئێوە کردوتانە کام داواکاریانە؟ داواکاریان داهاتی نانەوتی بۆ چارەسەرین کێشەی موچە هەنێک داواکاری بۆ حکوومەتی فیدراڵی لە حکوومەتی هەرێم تا چەند ئەو داواکاریانتان جێبەجێ کردووە؟ سەرۆی حکوومەت باسی لەوە کرێمە بەردەوامی لە جێبەجێکردنی داواکاریەکانی حکوومەتی فیدراڵی بەڵام تا ئێستا کێشەی موچە چارەسەر نەکراوە. بەڵێ ئێمە ئەوانەی کە لەسەر ئێمە بوو ڕێککەوتوین لەسەر شۆنیەتی مامەڵەکردن بە داهاتی نانەوتی پابەند بووینە بە بەشەکەی خۆمان داوای معلوماتیان کردبوو لەسەر هێزە سەربازیەکانمان لەسەرەوەش ڕێککەوت بووین و ڕێککەوتین لەگەڵیان بۆیە پێم وایە هیچ کێشە و گرفتێک نابێ بمێنێت لە پێناو دابینکردنی بودجە و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. زۆر پرسیاری ترێکە بتوانانی جواب بدەیتەوە شاخی گۆیژاوی و پرۆژەی لێ دروستەکرێ لێکدانەوەی زۆری لێکەوتەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان چەندی کەسایەتی لە سلێمانیش هاتۆتە سەرخەت بەرپرسانی سنوورە تا ئێستا هیچ جوابدانەوەیکیان نییە. چی ئەوترێ لەسەر شاخی گۆیژە؟ پێم وایە ئەنجومەنی شارەوانی کە کۆبوونەوەیەکی کردووە لەم نزیکە و لەگەڵ هەندێک لەو کەسانەی کە سکاڵایان هەبووە لەسەر ئەم پرۆژەیە دانیشتۆن و گفتوگۆیان کردووە و پێم وایە ئێستا بێ کوێ لە لایانی کۆمپانیای جێبەجێکاریش بکەن تاکو بزانن ئایا ئەمەی کە کراوە هیچ پێشێلکاریەکە لە قانون لە ڕێنمایەکان ئایا زیانی هەیە بۆ ژینگەنیەتی. پێم وایە ئەوە ڕێگا دروستەکەیە نەک هەڵای سۆشال میدیا و هەڵای لایەنە سیاسیەکان.